وەرزی پێنجەم، 5 ڕێگای پێشکەوتووی قایلکردن لە دەروونناسی تاریک. یەکەم، هەڵخەڵەتاندنی درێژخایەن. هەڵخەڵەتاندنی درێژخایەن ڕەوشێکی لەسەرخۆ و ئارامە بۆ قایلکردنی کەسێک. هەڵخەڵەتاندنی درێژماوە زۆر کاریگەرە، چونکە هەندێک کات خەڵکی بەرگری دەکەن لە بەرامبەر قایلکردن و ڕازیکردنی خێرا، چونکە ئاگاداری کەسی قایلکەرە و یان هیچ هەستێکی متمانە لە نێوان قوربانی و کەسی قایلکەردا دروست نەبووە. هەر بۆیە پرۆژەی هەڵخەڵەتاندنی درێژماوە ئەم کێشەیە چارەسەر دەکات. قایلکەرانی تاریک لە کاتی خۆیان تەرخان دەکەن بۆ ناسین و تێگەیشتن لە کەسی قوربانی، بە دۆستایەتیکردن و بەخشینی دڵنیایی لە دروستکردنی هەستی متمانە و پەیوەندی. هەر بۆ ئەو مەبەستە کەسی قایلکەر پەیوەندیەکی دۆستانەی دروستکراو لەگەڵ قوربانیەکەیدا دروست دەکات، تاوەکو ئەو کەسە لەو پەیوەندیەدا هەست بە ئارامی و دڵنیایی بکات. کاتێک کە قوربانی لە ڕوانگەی دەرونیەوە ئامادە بوو، قایلکەر هەوڵدانەکانی خۆی دەست پێ دەکات. هەر بۆیە بە هەوڵدان لە درێژەی ڕێنوێنیەکانی بۆ قوربانی بەرەو ئەو هەڵبژاردنانە دەڕوات کە لە بەرژەوەندی خۆیدایە و کارەکانی دەست پێ دەکات. ئامانجی یەکەمیشی لەم شێوە دەستپێکردنە ئاساییکردنەوەی کەسی قوربانیە بۆ قایلبوونەکەی، و ئامانجی دووەمی دروستکردنی ئەو ئەقڵیەتەیە لە ناو کەسی قوربانیدا کە پەیوەندی ئەو کەسی قایلکەری تاریک پەیوەندیەکی ئەرێنیە و سوودی پێدەگەیەنێت، لەگەڵ ئەوەی کەسی قوربانی متمانەی بە کەسی قایلکەر کرد، ئیدی لە بەرامبەر کردارەکان و زیان پێگەیاندنەکاندا ڕێگای گەڕانەوەی نییە. نمونەیەک لە شێوەی کارکردنی هەڵخەڵەتاندنی درێژماوە بە باسێکی ژنێکی بەتەمەن کە بە تازەیی پاش 40 ساڵ لە ژیانی هاوبەش هاوسەرەکەی لەدەستدا بوو ڕوونی دەکەمەوە. بیهێنەرە بەرچاوت کە هاوڕێیەک پاش ئەو ڕووداوە کە پێدەچێت هاوکارێک یان ئەندامێکی کڵێسایەک بێت، دەستی بە دروستکردنی پەیوەندیەکی دۆستانە لەگەڵ ئەو خاتوونە بەتەمەنە کردووە. ئەم کەسە لەگەڵ ئەو خاتوونە هاودەردی کردووە و بۆتە مایەی ئارامی و سەبووری بۆی. بەم شێوەیە کاتێک ئەم خاتوونە لە دەوروبەری ئەو کەسەدایە، ئەم خاتوونە بەرە حەزەرکردنی کەم دەکاتەوە. لێرەدا کەسەکە دەست بە قایلکردنی تاریکی بچووک دەکات. خاتوونی بەتەمەن سوپاسگوزاری هەوڵدان و بەخشندەییەکانی ئەم کەسە دەبێت و گوێ بۆ ئامۆژگاری و ڕێنمونیەکانی دەگرێت، چونکە ئیدی کەمکەم متمانەی پێدەکات. ئەو کەسەش کە قایلکەرێکی تاریکە لەم قۆناغەدا دەتوانێت خاتوونەکە قایل بکات بەوەی کە قەرزی بچووکی پێبدات، و ئەمەش ئەو شتە نییە کە ئەو کەسە داوای دەکات، بەڵکو بەرەو داواکردنی زیاتر دەڕوات. خۆ ئەگەر ئەو خاتوونە پیرە هەست بکات کە لە لەدەستدانی هاوسەرەکەی تەنها بێشانسی بووە، ئیدی ئێستا دۆستایەتی لەگەڵ ئەم کەسە بەکرانەوەی شانسیەتی خۆی دەزانێت. خۆ ئەگەر بتوانێت هاوکاری بکات کارێکی خراپ نییە. هەر بۆیە قایلکەر سەرکەوتوو بووە لە پرۆژەی هەڵخەڵەتاندنی درێژماوەی خۆیدا و بۆ گەیشتن بە مەبەستە سەرەکیەکانی. دووەم، کارکردنی هەنگاو بە هەنگاو. ئایا تاوەکو ئێستا چیرۆکێکت بیستووە لەبارەی ئەوەی کە کەسێک قایل بکرێت بە خۆکوشتن؟ ئایا بە هیچ شێوەیەک ئەگەری لەم شێوەیە هەیە؟ باوەڕکردنی شتێکی لەم بابەتە قورس و دژوارە، وانییە؟ بەڵام ڕوودانی بابەتێکی لەم شێوەیە بە تەواوەتی مومکین و گونجاوە،
چونکە قایلکردنی تاریک بە شێوەی کردارێکی لە ناکاو یان داواکاریەکی نائەقڵانی ئەنجام نادرێت. قایلکەر هەنگاو بە هەنگاو کار لەسەر قوربانیەکەی دەکات. ڕێک وەکو چوونە سەرەوەی قادرمەیەکە، پلە بە پلە. سەرەتا پرسەکە بە گرنگ بەرچاو ناکەوێت، بەڵام تاوەکو قوربانیەکە بیەوێت ئاگاداری ڕاستیەکە بێت، ئیدی درەنگ بووە و گەیشتۆتە کۆتا قادرمە و ڕێگای گەڕانەوەی نییە. دەتەوێت بزانیت کارکردنی هەنگاو بە هەنگاو یان بەرەبەرە چۆنە؟ بۆ نمونە ئەو کەسانەی کە بۆ خەڵکی کاری نایاسایی و تاوان ئەنجام دەدەن بیهێنەرە پێشچاوت. لەگەڵ ئەوانەدا وێنەی سەرۆکی باندەکان یان سەرۆکی گروپەکانیش بهێنەرە بەرچاوت. ئەم سەرۆکانە سەرەتا کاری گەورە و دژواریان لەژێر دەستەکانیان ناوێت و بەگشتی سەرەتا بە داواکردنی کاری لاوەکی وەکو خراپکردنی ماڵی خەڵک یان شاردنەوەی هەندێک لە کەرەستە یان کەلوپەلی ئاسایی دەست پێ دەکەن. بەڵام سەرۆکە قایلکەرەکە بە تێپەڕبوونی کات خوازیاری ڕوبەڕووبوونەوەی توندتر و جددیترە. لە کۆتاییدا بە توندوتیژی و هەڕەشە کارەکانی بەسەر کەسی قوربانیدا ئەنجام دەدات. پاش ماوەیەک ئەم کەسانە تێدەگەن کە تاوەکو چەندێک لەناو ئەم کارانەدا ڕۆچوون، بەڵام پاش ئەوەش بە سادەیی قایل دەکرێن بۆ ئەنجامدانی کاری ترسناک و تاوانی گەورە، چونکە تێدەگەن کە هیچ ڕێگا چارەیەکی دیکەیان نییە جگە لە ئەنجامدانی ئەو کارانە نەبێت. قایلکەرانی تاریک لە پەرەسەندنی بەرەبەرەی قایلکردنەکانیاندا زۆر کارامە و شارەزان. سێەم، شاردنەوەی ئامانجە ڕاستیەکە. یەکێکی دیکە لە ڕەوشەکانی قایلکەری تاریک بۆ گەیشتن بە خواستەکانی شاردنەوەی ئامانجە حەقیقیەکەیەتی. قایلکەری تاریک ئامانجە سەرەکیەکەی خۆی لە قوربانیەکەی دەشارێتەوە و بابەتەکە پەیوەندی بە هەلومەرجی کەسی قوربانی یان سوژەکەوە کە لەوانەیە شێوازی جۆراوجۆری پێویست بێت بۆ ئەنجامدانی کارەکانی و سوودوەرگرتن لە قوربانیەکە. یەکێک لەو شێوازانە داواکردن و دەرخستنی دوو داواکاریە بە شێوەیەکی هاوکات و بە دوای یەکدا لە کەسی قوربانی، چونکە لە ڕوانگەی دەرونیەوە ڕەفزکردنەوەی دوو داواکاری لە دوای یەکترەوە بۆ کەسێک قورس و دژوارە. ئەم نمونەیە بهێنەرە پێش چاوت. قایلکەر دەیەوێت $500 لە قوربانیەکەی وەرگرێت. قایلکەری تاریک بەو باسە دەست پێ دەکات کە زۆر زەرورە بۆی و پێویستی بە $1000 و ئەگەر نەتوانێت ئەو بڕە پارەیە بۆ جۆر بکات چ ڕووداوێکی بۆ ڕوودەدات. هەر بۆیە قوربانیەکە لەم حاڵەتەدا لەوانەی هەست بە گوناه یان بە دڵسۆزی بکات، بەڵام بە هەر حاڵ بە میهرەبانی ڕوونی دەکاتەوە بۆ قایلکەر کە لە ڕاستیدا پێدانی ئەو قەرزە لە دەرەوەی توانای ئەودایە. لەم کاتەدا قایلکەر بڕی پارەکەی دەهێنێتە خوارەوە و بۆ ئەو $500 کە لە سەرەتادا داوای لێکردبوو. ئەو کەسە داواکاریەکەی خۆی بە فشارێکی هەستی زیاترەوە خستە ڕوو، تاوەکو ئیدی کەسی قوربانی توانای ڕەفزکردنەوەی داواکاری دووەمی نەبێت. لێرەدا قایلکەر بەو بڕە ئەسڵیەی کە خۆی لە بەرچاوی گرتبوو شوێنەکە بەجێ دەهێڵێت لە کاتێکدا کە قوربانیەکە هێشتا بەهۆی ئەو پێشهاتە لە ناکاو و خێرایەوە لە گێژی و شۆکدایە. ڕەوشێکی دیکە کە قایلکەری تاریک دەتوانێت سوودی لێ وەرگرێت دەروونناسی پێچەوانەیە. هەندێک کەس هەیە وەکو بومڕەنگ جۆرە یاریەکە کە وەکو نیوەی بازنەیەکە هەڵدەدرێت بە ئاسماندا،
بە پێچەوانەوە دەگەڕێتەوە بۆ لای کەسی هەڵدەر، ئیش دەکات لەسەر کارکردنی پێچەوانە. ئەم جۆرە هەڵسوکەوتانەش دەتوانرێت لەلایەن کەسی قایلکەری تاریکەوە سوئیسفادەیان لێ بکرێت، چونکە بە خاڵی لاوازی هەڵسوکەوتی کەسی قوربانی حساب دەکرێن. بۆ نمونە، یەکێک لە هاوڕێکانت لە بەرچاو بگرە کە بەردەوام حەز بکات فاست فود بخوات. قایلکەری تاریک بە ئاگاداربوون لەو بابەتە پێشنیاری بۆ دەکات کە بۆ پاراستنی تەندروستی خۆی باشترە کە خواردنی تەندروست بخوات، لە کاتێکدا ئەو دەزانێت کە هەڵبژاردەی کەسەکە تەنها فاست فودە. چوارەم، پرسیاری تەڵقینی. ئەم جۆرە پرسیارانە لەلایەن قایلکەرانی تاریک بۆ وروژاندنی کاردانەوەیەکی تایبەت لە ناو کەسی قوربانیدا یان سوژەدا بەکاری دەهێنن و دروستی دەکەن. قایلکەر لەوانەیە پرسیارێکی لەم شێوەیە لە کەسی قوربانی بکات. ئەو کەسە زۆر بێشانسە، وانە؟ ئەم پرسیارە خۆبەخۆ تەڵقینی گریمانەیەک و زەمینەیەکی هەستی بۆ قوربانی دەگەیەنێت کە بۆ ئەو کەسەی کە پرسیارەکەی ئاڕاستە دەکات هەستێکی خراپ پەیدا بکات. هەمان پرسیار دەتوانێت بە حاڵەتی ناتەڵقینی بەم شێوەیە بکرێت: بۆ چوونت سەبارەت بەو کەسە چییە؟ قایلکەرانی تاریک بە حەزەرێکی زۆرەوە سوود لە پرسیاری تەڵقینی وەردەگرن، چونکە دەزانن کە ئەگەر کەسی قوربانی یان سوژە هەست بکات کە خەریکە بەرەو نیشاندانی کاردانەوەیەک کە پێشتر بۆی دیاری کراوە ڕێنوێنی دەکرێت، زیاد لە ڕادە لە بەرامبەر کەسی قایلکەر بەرگری نیشان دەدات. قایلکەر ڕاستەوخۆ پاش ئەوەی کە هەستی کرد کە قوربانی سەبارەت بە بابەتێک هەستیار بووە شێوەکەی دەگۆڕێت و تاوەکو حاڵەتی بەرگری قوربانیەکە بە تەواوی لەناو نەچێت ئیدی سوود لە پرسیاری تەڵقینی وەرناگرێت. پێنجەم، یاسای گواستنەوەی حاڵەت. حاڵەت دەربڕینێکە کە دەرخەری بارودۆخی دەرونی گشتی مرۆڤە، نمونەیەک لە حاڵەتی یەکدەنگی بەهێز. کاتێک کە بیرکردنەوە گوفتار و کرداری کەسێک بە یەکەوە هاوتاو وەکو یەک دەبن، یاسای گواستنەوەی حاڵەت بەو مانایەیە کە کەسێک بەبوونی هاوسەنگی نێوان هێزەکانی لە هەر حاڵەتێکی تایبەتدا دەتوانێت بارودۆخی سۆزداری خۆی بگوازێتەوە بۆ ئەو کەسانەی کە لە پەیوەندیدایە لەگەڵیاندا. ئەگەر ئەم یاسایە لەلایەن کەسێکی قایلکەری تاریکەوە سوودی لێوەربگیرێت، زۆر بەهێز و وێرانکەر دەبێت. ئەگەر کەسێک هەوڵ بدات بۆ قایلکردنی خەڵکی و ئاگاداری یاسای گۆڕانی حاڵەتیش بێت، لەوانەیە سوود لە ستراتیژیەکانی تایبەتی وەرگرێت بۆ دەستکاری ئاستی کۆنتڕۆڵی قوربانیەکانی. قۆناغەکانی ئەم ستراتیژیە بەو جۆرەیە کە سەرەتا ئەو کەسەی کە هەوڵی سەپاندنی هەژمونی دەدات حاڵەتی خۆی لەگەڵ حاڵەتی سروشتی کەسی قوربانیەکە یەکسان دەکات و دەیگونجێنێت. پاشان کاتێک کەسی قوربانی هەستی بە ناڕەحەتی یان خەم کرد، لە چاو پێشووتر بە جەستەیەکی ئارامتر و خێراییەکی کەمتر دەستی کرد بە قسەکردن، کەسی هەژمونگەریش حاڵەتی خۆی زاڵ دەکات بەسەریدا. ئەم کەسانە بەم شێوەیە لەگەڵ قوربانیەکانیاندا لە ئاستێکی ناخود ئاگاییدا و بە شێوەیەکی قوڵ پەیوەندی دروست دەکەن. پاش یەکشێوەبوونی حاڵەتەکان، کەسی هەژمونگەر بە شێوەیەکی لێهاتوانە حاڵەتەکەی خۆی دەگۆڕێت و دەست بە هەڵسەنگاندنی وردی کەسی قوربانی دەکات. بۆ نمونە هەژمونگەر تۆنی دەنگی خۆی دەگۆڕێت تاوەکو بزانێت ئایا قوربانیەکەش دوای ئەو گۆڕینی دەنگیە ئەویش تۆنی دەنگی دەگۆڕێت یان نایگۆڕێت.
ئەگەر کەسی قوربانی نیشانەی هاوشێوەبوونی حاڵەتەکە پیشان بدات، دەردەکەوێت کە هەژمونگەر بە سەرکەوتووی قوربانیەکەی خستۆتە داوەکەوە. کاتێک قوربانیەکە کەوتە داوەکەوە، هەژمونگەر حاڵەتی قوربانیەکە بە هەر شێوازێک کە بیەوێت دەیگۆڕێت و بەرەو ئاڕاستەی خواستەکانی خۆی دەیبات و سوودی لێوەردەگرێت. بەپێی هەلومەرجی خواستی کەسی هەژمونگەر، ئەم پرسە دەتوانێت ئیجابی و باش یان سلبی و ئازارپێگەێنەر بێت. ئەم کارکردن و ڕەوشانە کاریگەری ڕێنمایی ناخودئاگاییان دەبێت بەسەر سەرکەوتن یان کەوتنی ڕەوشی قایلبوون. وەرزی شەشەم، نهێنی پرۆگرامسازی زمانیانەی دەماری NLP.